لا ئێوارە 24ەوە ئێوارەی هەمولایەکتان باش ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لەگەڵ ئێوە دەبین ئێوەش تا کۆتایی بینەرمان بن. دروستکردنی نانی سێڵ لا ڕێگەی ئامێری مکانیکیەوە. ڕێنماییە تەندروستیەکانی خۆپاراستن لە تیشکی هەتاو. هەردوو هونەرمەندی میوزیک ژەن ئەڤین حوسێن و نەسرەت حەسەن باس لە ژیانی هونەری و خێزانی خۆیان دەکەن. خۆشنووسی لە نێوان هونەر و بازرگانیدا. چۆنیەتی چاپکردنی کتێب، ڕۆژنامە، گۆڤار و پۆستەرەکان لە نێوان ئامێر و هونەردا. بەهۆی پچڕانی کارەبا لە شاری غەزا دانیشتوانی ئەو شارە بەربانگ لە کەناری دەریای سپی ناوەڕاست دەکەنەوە. دەچین ئەنقەرەی پایتەختی تورکیا کوردەکانی دانیشتووی ئەنقەرە لەوێش کولتور و هەروەها دابوونەریتی خۆیانیان پاراستووە ئەوان لەوێ نانی سێڵ دروست دەکەن کە هەمومان لەگەڵ دروستکردنی ئاشناین و هەروەها تایبەتمەندی خۆشی هەیە. لێرەدا چەندیمەنێکتان لە دروستکردنی نانی سێڵ پێ ئاشنا دەکەین لە کە لە ڕێگەی ئامێری مەکانیکیەوە دروست دەکرێت. ئەم ئەنقەرەی هەیمەنەیە کوردی هەیمەنەیە ئاناتۆلیایە. ئەم 25 ساڵە نانە سەلە چێ دکن کارکەری نانە سەلە ئەم سوێ لە هەفتانە کارکەرە خۆ وەرکن وستەیە مە ئاردا خۆ درشنی ناو ماکینە ئەلەگە دبەژی بەشداندن 50 کیلو yani یک çuvalı art 25 litre av dukalı ra 50 kilo 2 kilo nim xe dikin nabe nane sele ard av xe ek tiştik nabe tiştik başa katkı tüne ilaç tınakı حاویره که کن نام ماکینه همورکاره 25 دقیقه حاویر چکرین ماکینه نزدیک 10 دقیقه دبسته حاویر گردکن نزدیک 100 gram دیگه 6 آنجی کیلوی در کافی لکردستان و استانبول 5 tane kiloy dikin, لآمده ماردینه، لإستانبول'e، لأنقره و آناتولیا 6 tane kiloy dibe. پشت گریکا حاول 4 tane دنم بانیک دعج کنن 4 tane جبو ام usta حاوی عجقاندن دو کردن واجن ناو ماکینه حاوی چیک دکن usta که حاوی لبان تزگاه مرمر دکن واجن بان نان سیل ساجه لبان ساجه دبارشندن دبارشندن نیو ev nane ter dikin ya daha barşandın jideo ter dikin nane sele ardafı pır khasa nakhardandın ter bu nerm bu tişti nave çekin tayna nakhardın yani nav berava peynire işte rüne hake agi gözlemeye göre tişti nave çek nakin nakhardın Ocağa diyor, nana terdikin, nana terkitin ne peşevacı, nan debistiki huşk bu, na ter bu, paketikin ki birine müşterine, fırışına müşterine, fırışın ki, fırışına nankari, yemekhane, marketi, derdikane. در کارگاه فرتن رمضان پر دیا فرتن رمضان کارما پر باشه کار نان سالگی باشه همو برگ دکن سخرا برگ دکن یوفقه نان ساله تشت باشه
گەرمەکانی ساڵ و بەهێزبوونی تیشکی هەتا و کاریگەری لەسەر لایەنی تەندروستی هەروەها پێست دادەنێت. بەڵام جگە لە بەکارهێنانی کرێم، جۆرەکانی چاویلکە و ڕەنگی جلوبەرگیش کاریگەری دەبێت لە چۆنیەتی خۆپاراستن لە تیشکی هەتاو. لەم ئینفۆگرافیکەدا کۆمەڵێک زانیاری و ڕێنماییتان ئەدەینێ سەبارەت بە چۆنیەتی خۆپاراستن لە تیشکی هەتاو. لەبەر ئەوەی مانگی ڕەمەزان کەوتۆتە وەرزی هاوینەوە و پلەکانی گەرماش بەردەوام ڕوو لە بەرزبوونەوەن، کەسی بە ڕۆژوش پێویستە زیاتر لە 16 کاتژمێر بوەستێت لە خواردن و خواردنەوە، بۆیە زۆر گرنگە لەو ماوە درێژەدا لەشیان پارێزراوە بێت لە وشک بوونەوە. بۆ ئەوەی جەستەش وشک نەبێتەوە، ڕێنمایی زانستی و تەندروستی هەیە کە کەسی ڕۆژۆوان دەبێت پەیڕەویان بکات، بە تایبەتی ئەو کەسانەی کە کارەکانیان لە دەرەوەی ئۆفیسەکانە و ئەگەری چوونە بەرهەتاویان زۆرە. پێویستە کەسی بە ڕۆژوو لە ماوەی بنێوان بەربانگ و پارشێودا بڕێکی باش ئاو بخواتەوە. بە هەمان شێوە میوە و سەوزەکان کە بەشێکی زۆریان لە ئاو پێک هاتووە، خانەکانی لەش تێر ئاو دەکەن و ماوەیەکی زۆر دەتوانن بەتەڕی بمێننەوە. بەگشتی پێویستە خۆمان لە گەرما بپارێزین. هەوڵ بدەین لە ماوەی نێوان کاتژمێردەی بەیانی تا 3 پاش نیوەڕۆ زۆرتر نەچینە بەردەم هەتاو، چونکە لەو ماوەیەدا تیشکی ڕۆژ زۆرترین تیشکی سەر و بنەوشەیی و تیشکە سینیەکانی تێدایە کە جگەل لەوەی جەستە زوو وشک دەکاتەوە، لە هەمان کاتدا ئەم تیشکانە زۆر زیان بەخشن بۆ تەندروستی. یەکێکی تر لەو ڕێگایانەی کە بەهۆیەوە دەتوانرێت جەستە بپارێزرێت لە وشک بوونەوە و وا دەکات کەمتر هەزبەتی نوێتی بکات، ئەو جلوبەرگانەیە کە لەبەر دەکرێن. لە کاتی چوونە دەرەوە لە ماڵ لەبیرت نەچێکە جلی تەنک و فراوان لەبەر بکە تاوەکو هەست بە ئارامی بکەیت و فشار نەخاتە سەر لەشت. ڕەنگی سپی و ڕەنگە کاڵەکان با هەڵبژاردت بن، چونکە ڕەنگی سپی تیشکی ڕۆژ پێچەوانە دەکاتەوە کە ئەم خاسیەتە لە ڕەنگی ڕەش و ڕەنگە تۆخەکاندا نییە و گەرمای خۆر هەڵدەمژن. بەمەش پلەی گەرمی لەش بەرزتر دەبێتەوە و بەهۆی ئارەخەکردنەوەوە لەش زیاتر وشک دەبێتەوە. چاویلکەی بەرهەتاو زۆر گرنگە بۆ پاراستنی چاوەکانمان لە تیشکە زیان بەخشەکانی خۆر. بە لە چاوکردنیان پارێزگاری لە چاوەکانت دەکەیت و ناهێڵە دووشک ببنەوە و کار بکەنە سەر ڕادەی بینین. بەکارهێنانی کڵاو یەکێکترە لە ڕێگاکانی خۆپارێزی لە وشک بوونەوە، بۆیە باشتر وایە لە ماوەی هاتنە دەرەوەت لەسەری بکەیت، بە تایبەتی ئەو کڵاوانەی کە بە شێوەیەکی باش پان و فراوان و تەواوی دەموچاو و مل دادەپۆشن. لەبیر نەکەیت پێش ئەوەی کە لە ماڵ بێیتە دەرەوە بە نیو کاتژمێر کرێمی دژەخۆر بەکار بهێنە، چونکە ئەم کرێمانە بڕێکی زۆر لەو تیشکانە دەگەڕێنەوە کە دەبێتە هۆی وشک بوونەوە و زیانگەیاندن بە پێست. هونەرمەند ئەڤین حوسێن و نەسرەت حەسەن دوو هونەرمەندی ناوداری خەڵکی شاری دهۆکن کە ساڵانێکە ژیانی هاوسەریان لەگەڵ یەک پێک هێناوە. ئەوان ئەمڕۆ بۆ ئێوارە 24 باس لە لایەنە گرنگەکانی ژیانی هاوسەری خۆیان هەروەها تایبەتمەندیەکانی ژیانی هونەری دەکەن کە چۆن بێکەوە هەردوو ژیان و هونەر پێکەوە تێکەڵ دەکەن و لەگەڵ یەکدا هاوکاری تەواویان هەیە. ئەڤین حسێن حەسەن مامۆستا پەیمانگا و هونەری جوان بەشی موزیکی ئامێرەتی پیانۆی ژانیۆرە ئامێرەتی پیانۆیمە و نوکەژی سەرۆکا سەندیکا هونەرمەندا مەل لە قادهۆک. هەر شنۆتۆ دوێ ئەس قوتابی بووم پەیمانگە هەیە وەکی بێژن شوێ وەجبێ بۆ ئەوە یەکەم وەجبە بۆ هاتیە قەبیلکردن بڤەکردنا پەیمانگە هەیە و دەرچووم نۆتۆ هەفتێ و هەر وەختێ ئەزە قوتابی من بەشداریت فیستاڤاڵادا کرد چ کۆرس چ ژەنینە ئامێرەتی و بەردەوام بۆم حتا ڤێگاڤێ پشتینگە ئەز دەرچووم شێتێکێ دەرکەتم ئەز مایدە پەیمانگە هەیە و حتا کە ئەزە بەردەوام. من ئەزا بچیک بووم متنیاسیش بەرگۆ گۆڕی خالەتا من و ئەو gelek هەڤاڵدەکەن ڕێز بۆ سەیدان ئەحمەد ئەو بێکڤەت هات نەماڵا خالەتا ما هەندە جا من وێرێ دیت من تەلەڤزیۆنێدا دیت کاریەوە بۆ زانیژیک ئێکەم جار وەختە ئەچوویمە ئەختیبارا پەیمانگە هەیە و ئەس هاتیمە قەبیلکردن مسترانێک گوت دەرکەتش ئاوازت نسرەتی كيفهم بشتينجي طبعا مش نظانيكو أو يا أوازدوية كيفهم هاد أشوما اختبارا أكاديمية دي ساهر مستران قودي أوازدوي بون البشي زاروكا ما بيبا كاركر بحكم هنديكو أم هردو موزيك جنين ما كار جالكر وما يكو دنياسي وما جيانا خوا
هفجيني بقينا 11 ججنبونا منه 11 2005 ما ده وضع خوكر هر نصراتي قوتي دي كما ججنبونا ده مش نازانيش برشا براسي باشم كي قوتي مش برهندي اما ده بوتا ايك دياري بين ججنبوني وده واطي بيقرا نو كامن 6000 كتاين دو كتشو كوراك از حس كم موسيقى بزانن والحمد لله جي هر سيكا هواياتها هاي وتشتكي خداي يعني هاي الدف هر سيكا بدرستيد بيجم اگر نبيدن تشتكي المهدن خدي جي بوم دريش كد جي زورو كتم بوم دريش كدن جبلي كو هنرمندك از جلكا ب داغبارم هنري و بكاري از جلك فكر هزر و بيرت وي شيرات شوي ورد كلام بو جلك كارد خو دست بيكي جلك تشت سرهم دابون دست بيكي من هزرت مازن هابون و دست بيكا مجي من كاره كي جلك باش كر هر ويتي بي اوا من بحث جي كري اوا اس گنج و اوت گل من دا اس برپرسیان بون همیش من ماستر بون و آهنگت ما از حتی البغدا ناودن کفتم مایکل داری گیتاره پشتینگی چومت تیپا دو که داد گل ما مستادل شادی ما کار کر پی و است اندام تیپ بون توی دا و پشتینگی از در کتم تیپا لاوان چکر و پشتینگی من تیپا پیشنگ چکت ویری دا همی هر ایکیشی بر همت خو میجویا خویا هی کمین ستران زاروکا من چکری حوالام جان ناوه آوانم بزاروکا چکر بو اولا اوین گلکا باشه بس بو خویا خرابه یعنی بو همین مرووایا باشه بو وکی از بینم سرمت ناف مروویت مدای بلند کری بو من مال چد دف خونه هیلید چد تشت مال از باور ناکم جنگک ناوش متا جهان نجده متا کردستان همیه هبیتن وکیوه جنا بر مال بیتن کو چه دواما پیک وقت کرد و چه قصیری جی چه کم تبخمید مال داجینی نه همی شولت و درستن و همی نحیا و اوش نحیا حوالینیه و مروواینیه و نیاسینه او مروویت من نیاسید از مروویت خونه نیاسم گلک او بیشتر من او فلانه لا دێر زمانەوە خۆشنووسی چوەک هوەر و چوەک پیشەیەک بایەخێکی زۆری پێدراوە جێدەستیان لە کارە گەورە هوەریەکانیشدا دیارە ئێستا جگەلەوەی کە فستیڤاڵی گەورەی جۆراوجۆر بۆ هوەری خۆشنووسی ساز دەکرێت بەڵام زۆر کەس وەکو بازرگانیەک تەماشای دەکەن هوەرمەندێکی خۆشنووسی شاری هەولێریش ئەو هوەر و پیشەیە لە نێوان بازرگانی و هوەردا بەراورد دەکات. يحيى إبراهيم عثمان لسالی 1993 دەستم بە هوەری خۆشنووسی کردووە لەلایەن مامۆستای بەڕێزم مامۆستا نەجات ئەنوەر ئەو کاتی سەرەتای دەستپێکردنی خۆشنووسیم بووە کە چۆنیەتی قەمیژ گرتن و هەروەها چۆنیەتی فێربوونی پیتەکانی خۆشنووسی ئەو کاتی سەرەتای دەستپێکردن بووە. ئەو ماوەی کە من لەلای مامۆستا نەجات ماوەی زۆر کەم بوو لەوانەیە 2 مانگێک کە تە 3 مانگێک بوو لەلای مامەوە دواتر بەخۆم پەرم بە بوارەکەی خۆمدا. ئەگەر بێت و باسی هوەری خۆشنووسی بکەین ئەمە لەناو خۆشنووسان هەردرێن هوەرە خۆشنووسی یەکێکە لەو هوەرانەی کە لە جیهاندا ئێستا کە لە ئارادایە وەکو بەشداریکردن لە پێشبرشیە هوەریەکان یەک لەو بوارانش کە باز دەکرێت بواری هوەری خۆشنووسیە ئێمەمانە زیاتر بە هوەری خۆشنووسی باسی دەکەین بەڵام دەکرێت ئەم کەسە وەکو بازرگانیش وەکو پیشەیش بەکاری بێنێت. وەکو گرنگی پێدان گرنگێکی زۆر باش بە هوەری خۆشنووسی دەدرێت لە کۆنەوە و تاوەکو ئێستاش لەبەرەوەی کارەکە کارێکی هوەریشە و هەروەها کارێکی دەگمەنیشە زۆر کەس نییە ئەو شارەزای لەم بوارە هەبێت کەسێک پێویستی بە نووسینێکی جوان هەیە دێتە لای خۆشنووس کە داوای لە خۆشنووسەکە دەکات نووسینێکی لۆ بنووسێت لەوانەیە ئەو خۆشنووسە کاری و پیشەی ئەوە بی خۆشنووسی بێت لێرەدا
هوەری خۆشنووسی لەگەڵ کە هوەریشە دەبیتە بوارەی پیشەیش واتە تیجاری و بازرگانی. ئەوەندەی کە خۆشنووسەکان زیاتر دەق ئاینەکان دەنووسین بەڕاستی لە بۆ پێشوچێ نێودەوڵێتەکان و هەروەها بۆ نووسین و قورئانی پیرۆزیش زیاتر نووسینی دینی و ئاینی دەنووسرێت. کوردیش تا ڕادێکی باشیش سوودی لە هوەری خۆشنووسی وەرگرتووە. بەڕاستی خۆشنووسەکانیش کاتی خۆش کە لە حوجرە و لە مزگەفتەکاندا ئەو کاتی هەمان بووە کە زانایکی ئاینی بووە و هەروەها خۆشنووسیش بووە. ئەو کاتش گرنگیان بەم بوارە هەدەدا لەبەوەی کە هەستیان دەکرد بواری خۆشنووسی نزیکە لە سۆفیەت و لە دین و لەو تەڕیقان لەو ڕێگانە. بۆ کوردواری خۆشمان زۆر بەڕاستی سوودیان لێوەگرتووە لە نووسینی ئەدەبیات و هەروەها فۆلکلۆر و ئەم هوەراوە کۆنەکان ئەو کاتی بە دەستنووسی خۆشنووسەکان زیاتر دەنووسرا. هەمومان ڕۆژانە ڕۆژنامە کتێب و گۆڤارەکان دەبینین بەڵام ڕەنگە نەزانین کە مکانیزمی چاپکردنیان چۆنە. لەم فیچەرەدا بێکەوە سەردانێکی چاپخانەیەکی شاری دهۆک دەکەین چۆنیەتی چاپکردنی ڕۆژنامە و کتێب و گۆڤارەکان دەبینین. سيدو هر شولي كي بداية تيتن سي دي دي اتن بوما ان ايميل فلاش هيك دي بوما اتن ام دي سحكينا شولي خو اگر تصميمو يا درز بيتن اف كمبيوتر دي تحويل كمبيوتري دي كاتن اف كمبيوتري دي اف كمبيوتر هر دو فيتي كودو ببينن بشتي هنجي دي شتاد في جهازي دا اف هكو يكودو دي بليتا كي اف نوعيات بليتي افيا اف نوعي بليتي طبعا همي ليزريه دي تشتغل في جهازي دا ليزر كاتن اما بشتي ما اعازات الكمبيوتر داينه ويغا ليزر كر دي بين جهاز شيشنه دا بشوتن طبعه ديار كاتا اما رنگ خو بدل كر جالك يعني برينج رنگ شين بو ويغا سبيكر اما ليزر كري همي طبع كري جاف شوله ملونه چهار پلی دچنه جهازی دا اما خلاصو اشتین گده الویره بس ثاقیبه کرد و دو جهازی چیتن بشتی مش غرفه سی تی پی خلاص کری هم چهار پلی تا در خین فرزا الوانا دا فرزاوی چیکن طبعي في قوفيات كاتن شور بليتا هر شور بليتا كو خلاص بيتا كتاب باش تنجي دشتا طاوية اف مرحله تبعيدها خلاص بشتي نجي ديتا تجميعي دي تكسير كاتن بشتي تكسير ديتا ليكدون هنجي ديتا كيرن بشتي نجي دي فيري ملزمه هم يا بخدان دليكدن دي شيتا مرحله غريه جهازك ما هيد بجن مولر پشتی مولر کن دشت جهاز برین کتره پشتی اینگه تسلیم خدا نیکن اف جهاز هینت بینن استیت بجنه یه خاصی مجله ابخو لیکت داتن کلیپس کتن بریتن اکفارا درت خیتن یعنی 6 عوضن هر 6 عوض یه هفته جلدی دانت سر سکی قطاره ابخو چیتن ایک ورقه یا خلطت بیتن جهازی دا مجهی که هی شویر درد که بیتن کلیپس یا خلط بی درد که بیتن اب خوشی
اب خودت لیک دان گل جلدی لیک دیتن لا ئێوارە 24دا هەرجارە جیاوازی و تایبەتمەندی وڵاتێکتان لە مانگی ڕەمەزاندا پێدەناسێنین. ناکۆکی ئاڵۆزی و قەیرانەکان بەشێکە لە هۆکارەکانی نەبوونی کارەبا لە شاری غەزە. بەڵام دانیشتوانی و شارۆچکەیە لەبەر نەبوونی کارەبا ڕویان کردوتە دەریای سپی ناوەڕاست و لە کەناراوەکانی و دەریایە بەربانگی خۆیان بە شێوازێکی جیاوازتر دەکەنەوە. لە کەناری ئەم دەریایەوە دیمەنەکان زۆر جوان و ناوازن لە کاتی خۆر ئاوابووندا. خێزانەکانی شاری غەزا مێز و کورسیەکانیان لە کەنار دەریاوە دادەنێن تا بەربانگ بکەنەوە. هۆکاری هاتنی ئەم خێزانانە بەهۆی سەرنجڕاکێشی دیمەنەکانەوە نییە، بەڵکو بەهۆی نەبوونی کارەباوە کە لە ئێستادا ڕەوشی کارەبا لە فەڵەستین زۆر خراپە. بەشێکی زۆر لە دانیشتوانی شاری غەزا بە مۆلیدە و پاتری ماڵەکانیان ڕووناک دەکەنەوە. محەممەد حەجی یەکێکە لە دانیشتوانی شاری غەزا بڕیاری داوە ئێواران بێت بۆ کەنار دەریاکان و تا لێرە بەربانگ بکاتەوە. لازم نطلع برا و لازم نشتري طاولة بە ناچاری لە ماڵەکانمان دەردەچین دێن بۆ ئێرە. لێرەش دەبێت مێزەکان بەکرێ بگرین. لە دەست بێکارەبایی لە ماڵەکانمان ڕادەکەین و دێن بۆ ئێرە ڕۆژەکانمان دەشتێنین، چونکە لێرە هەر نەبێت خواردنەکان کاتێک دایان خۆین دەتوانین بیان بینین. نازانین چی بکەین و بۆ کوێ بچین. بيت عمك ما فيش فيه كهرباء، وين تروح ما بتعرفش. لە شاری غەزە لە ڕۆژێکدا 4 کات ژمێر کارەبا هەیە، بۆیە بە ناچاری سفرەی خوانەکانیان لە لێوار دەریاکان ڕادەخەن تا لەگەڵ وەنەوزەی ئێواراندا ڕۆژوو بکەنەوە. هاتوین بۆ کەناردەریا تا ڕۆژوەکانمان بشتێنین. چێژ لە بینینی کەناردەریا دەبینین، هەروەکو دەزانن ڕەوشی کارەبامان زۆر خراپە، ناتوانین لە ماڵەکانمان بمێنینەوە چونکە پلەی گەرما زۆر بەرزن. بەشێکی زۆر لە دانیشتوانی ناوچەی غەزا کە ژماری دانیشتوانی غەزە زیاتر لە ملیۆنێکە خوانی ڕۆژوشکاندنیان لە تاریکی دەکەنەوە. بەهۆی نەبوونی کارەباوە ڕۆژوشکاندنیان لە تاریکیدا دەبێت، بەڵام منداڵان زیاتر بەم خوانی لێوار دەریایانە زۆر دڵخۆشن. ئێوارە 24 ئەمڕۆژمان کۆتایی پێهات تا پێگەیشتنەوەی کتێر لە ئێوارێکی دیکەدا هەر شاد و بەختەوەر بن.